لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگ بوون. کام بەرنامەی ژمارە 67 کە باسی پێشەنگ بوون دەکەین. مەوەزمان لە دروستکردنی کەسێکی پێشەنگی چاکە. دارە کاتێک ئێمە باسی پێشەنگ بوون دەکەین کە ئەگەر بێت و بگەڕێنەوە قورئان کە کاتێک خوای پەروەردگار باسی پێغەمبەرەکان دەکا فەبیهودا مقتەدی، ئەوە بە هودای وان و بەڕێنەیشاندەری وان اقتیدا بکە، شوێن کەوتی وان بە. هەروە کاتی باسی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکا لقد كان لكم في رسول الله أسوة حسنة، باسی ئوسوە حەسەنە دەکا کە پێویستە ئێمە پێغەمبەر بە ئوسوەی خۆمان بزانین، بە پێشەنگی خۆمان بزانین. ئەڵێ لە هەمان کاتیشدا لە واقعی ئێستاکەدا لە واقعی ئەم سەردەمە پێویستە ئێمە هەوڵ دەین کەسانی پێشەنگ دروست بکەین کە پێشەنگی بەرزەستەبی ببینی. لە قوتابخانە مامۆستایەکان پێشەنگی چاک بن، لە زانکۆیەکان بە هەمان شێوە. کاتێک دکتۆرێک دەبین دکتۆرێکی باشبی پێشەنگ بی، کاتێک مهندیسێک دەبین مهندیسەکە پێشەنگێکی چاک بێ، کاتێک کەسێکی ڕاگەیاندکارێک دەبین پێشەنگێکی چاک بی لە ڕاگەیاندکار، کاتێک کەسێکی وەرزشکار دەبین پێشەنگ بی. بەڵام ئەم پێشەنگ بوونە هەموو چەند شتێک کۆیان دەکاتەوە لەگەر یەک کە خاوەن پێیان بن. چ کەسەکە مهندیس بێ، چ کەسەکە مامۆستا بێ، چ پزیشک بێ، چ وەرزشوانێک بێ، چ کەسێک بێ کە لە ڕاگەیاندکارێک بی کە پەیامێک هەبی کە ئەو پەیامەوەی لێ بکە هەڵس و کەوت و بجوولێتەوە. کەسی پێشەنگ کە خەڵک چاوی لێ بکات و جەماوەری هەبێت و جەماوەرەکە پێی سەرسان بی، هەڵس و کەوتی ئەم زۆرە کەسە کاریگەری بی لەسەر جەماوەردا پێشەنگە. بەڵام ئەگەر بێت و پەیامی نەبوو، کەسێک بوو بێ پەیام بوو، ئەمە لەم کاتێک کە دەبتە پێشەنگێکی خراپ، چونکە هەڵس و کەوتەکانی سەرئەنجامی عەفەوینە، هەڕەمەچینە ئەو هەڵس و کەوتانە هەڕەمەچی دەیکا. هەڵس و کەوتی هەڕەمەچیش نەتیجە نایەتە بەرهەم. بۆیە بەرنامەی ئێمە کە بەرنامەیەکە کە باسی بنچینەکانی دروستکردنی پێشەنگ دەکەین، وەکو باس لە 5 بنچینە سەرەکی دەکەین، تاکو ئێستا کە دوومان باس کردێ، دوو بنچینەمان باس کردێ. بنچینە یەکەم کە کەسی پێشەنگ بەهای هەبێ، کە خاوەن بەها بێ، ئەو بەها دەکرێتە پەیام و دید و ئامانج بۆ شێوانە کە باسمان کرد پەیامی بەهای ئیمانی هەبی، بەهای دەرونی هەبی، بەهای ئەخلاقی هەبی، بەهای ئەزمموی هەبی، بەهای خۆبەخشی هەبی. لە پاشەوەی بنچینەی دوم هاتینە سەر بنچینە دوو پێویستە پلانی هەبی. ئەو کەسی کە پێشەنگە، کەسی پێشەنگ نابی بێ پلانبی، ئەو بوارەی تێدا کار دەکات، دید و ئامانجەکانی ئەو بوارە چییە، لە پاشەوە پلەبەندی لە نێوان ئەم دید و ئامانجە نەچیە، لە پاشەوە هاوسەنجی کردن لە ژیان و لەو شتانی کە پێویستە هاوسەنجی تێدا بچۆن کەسێک پلانی هەبی لە هاوسەنگی بووندا لە بینی کار و خێزانەکەی خۆیدا. هەروە لە پاشەوەی باسمان کرد کە پلانی هەبی بۆ کۆکردنەوەی سامان، پلانی هەبی بۆ ڕۆشنبیرکردنی خۆی. لە پاشەوەی هاتینە سەرخاڵێک تر کە بنچینەی سێم پێویستە کەسی پێشەنگ گرنگی بە پەیوەندیەکاندا، پەیوەندیەکانی خۆی ڕێک بخا لەسەر بنچینەیەکدا. ئەو بنچینانە کە دەبتە هۆی ئەوەی چێ یارمەتی دەرێکی چاک دەبی ئەو پەیوەندیانە بۆ گەیاندنی پەیامەکەی خۆی، بۆ گەشەسەرنی فراوانکردنی پەیامەکەی خۆی، بۆ خێراکردنی گیانی ئەو پەیامەی خۆی بە جەماوەردا. گوتمان یەکەم پەیوەندی پێویستە ئینسان پەیوەندیەکەی لەگەڵ خۆی ڕێک بخا، کافی ضمنی لەگەڵ ڕێکخستن کە بریتە لەگەڵ ذاتی الله تبارك وتعالى، پەیوەندیەکی تۆندۆتۆڵی هەبێ، سیقەی بەخۆ هەبێ، ضەبتی نەفسی خۆی بکە، هەروە گەشە بە نەفسی خۆی بدە، هەروە ڕاوێژکردن بە خەڵک بکە، هەروە خولوەیەک هەبێ لەگەڵ خۆدا منیشی چۆن مامەڵی کردی و چۆن ماوەڵی لەگەڵ محاسبەی نەفسی خۆی بکە. پاشەوەی باسمان کرد کە پەیوەندی لەگەڵ خەڵک دروست بکە بە شێوەیەکی گشتی خەڵک، کە المؤمن الذي يخالط الناس، بە شێوەیەکی گشتی. سێم بنچینەکە ئێمە تێداینە کە باسمان کردو چۆنیەتی دروستکردنی پەیوەندی لەگەڵ خاوەن هێزەکان، کە چەند بەرنامەیە لە بەرنامەی 63 ئەمەش بەرنامەی 67 کۆتا بەرنامەی لەسەر ئەم بنچینەیە کە بنچینەی چۆنیەتی دروستکردنی پەیوەندی لەگەڵ خاوەن دەسەڵاتەکان، کە باسی خاوەن دەسەڵاتەکانمان کرد چێنە، کە
کە پێویستە مرۆڤ پەیوەندیان لەگە دروست بکەن بەڵام گوتمان لە چوارچێوەیەکی شەرعدا لە سنووری شەرعدا ئەم کەسە بتوانی پلانی هەبی خاوەن هێزەکان بەکاربهێنی نە خاوەن هێز و دەسەڵاتەکان بێن کەسی پێشەنگ بۆ خۆیان بەکاربهێنن بۆ بوارێک لە بوارەکانیشیان دەبی زۆر چونکە دنیا بریتە لە ئەخذ و عەطا تۆ بتوانی لیان ببەی عەطا بدە بەڵام عەطاەکە چ بێ عەطاەکە لە سنووری شەرع بێ کە سوودیشیان لێوەردەگەی سوودەکە لە سنووری شەرع بێ ئەگەر بێت و هەر پەیوەندیەکدا لە سنووری شەرعدا دەرچوو ئەو پەیوەندیە نەکرێ باشترە باسمان کرد کە ئەو پەیوەندیەکان لەگەر خاوەندە سەڵاتەکان پێویستە ڕێک بخرێ یەکەمیان گوتمان پەیوەندیەکان فراوان بکەین کە باسمان کرد لە بەرنامەکانی پێشوو پەیوەندیەکان قۆڵ بکەیت لەگەر کۆمەڵە کەسێک لەوانە هەروە کۆکردنەوەی زانیاری دەربارەی ئەو کەسانەی کە خاوەن هێز و دەسەڵاتێن کە تۆ دەتەوێ پەیوەندیان لەگە دروست بکەیت بزانی ئەم کەسە چ کەسێکە ئایا شایستەی ئەوەیە تۆ پەیوەندی لەگەر دروستکەی بچی داوای ئەم بابەتە لەگەر بکەیان شایستە نیە ئەوەش کە دەبی خوێندنەوەی تەواوی لە بۆ ئەم کەسە بکەیت وەکو چەند نمونەیەکمانینە کە لەم بەرنامەیەدا کە 67مینە باسی دوو خاڵی تر دەکەین ئەوش دوو بنچینەی سەرەکیینە کە دەبتە بنچینەی چارەم و پێنجەم کە بنچینەی چارە و پێنجەم چۆنیەتی مامەڵەکردن لەگەر خاوەن هێزەکان بنچینەی چارەم پێویستە ئەم پەیوەندیە پەیوەندیەکی تایبەت بی پەیوەندیەکی پسپۆڕی بی یعنی تۆ کاتێک دەچێت لای کەسێکی کە خاوەن هێز بۆچی دەچی دەبێت پسپۆری خۆ دیار بکەیت شتێکی تایبەتی داوا لێ بکە بۆی پەیوەندیەکە یعنی پەیوەندیەک بی کاریگەری هەوی پێویستە خاوەندە سەڵاتە کاتێک دەچێت کە پرۆژەیەک هەبی ئەو پرۆژەیەکی تایبەتە پسپۆریە بەڵام تۆ ڕاستەخۆ بچێکنی بە شێوەیەکی هەڕەمەچی و هەر بەها بە شێوەیەکی گشتی باسی بابەتەکان بکەی خودی خاوەن هێز و خاوەندە سەڵاتەکە تێت ناگە تۆ چی دەوێت بۆیە تایبەتمەندی پسپۆری لە پەیوەندیەکان تۆ کاتێک دەچێت کەسێک کە خاوەن هێزە کە کارێکی زانستی بەدەستە تۆ لەم بوارە دەچی لە بوارێکی زانستی دەچی ئەو بابەتەی لەگەر دەکەیەوە کە کاتێک بابەتێکی دارایی لە کاتی داراییەکە دێت پسپۆری داراییەکە دەیتی مامەڵی لەگەر دەکەی وەکو باسمان کرد لە بەرنامەکانی پێشوودا کە پێویستە پێشەنگ بواری خۆی دیار بکەم پسپۆری خۆی هەبێت چونکە ناکرێ ئینسان وەکو بڕێ سوپەر بابێ ناکرێ ئینسان لە هەموو بوارێکدا خۆی تێدا بخەزێنێت ئەمڕۆ ئەستەمە بەڕاستی پسپۆربی لە هەموو بارێک ناکرێت لە بواری پزیشکی بزانین لە بواری هەندەسە بزانین لە بواری ئاینی بزانی لە بواری ئاینی بزانی تۆ وەرە لە پسپۆریەکەی خۆت بڕۆ ناوێ خۆت چێرکە ئینزان بتوانانی ئەو پەیوەندیانش لەگەر خەڵک دروست دەکە لەسەر ئاساسی ئەو پسپۆریە پەیوەندیەکان دروست بکە لەگەر خاوەن هێزەکان کە تۆ ڕێکخراوێک تێ ڕێکخراوەکەی خۆت پسپۆریەکەی چییە؟ پسپۆریەکەی ئایا خەریکی زانستە شەرعیەکانە بە شێوەیەکی گشتی یان خەریکی زانستی علومی قورئانە بە تایبەتی یان خەریکی تەحفیظە یان خەریکی فێرکردنی قورئانە یان کاری خێرخوازی دەکە لە کاری خێرخوازیش ئایا یارمەتی هەژارەکان دەدا ئایا لە کاتی یارمەتی هەژارەکان دەدا پارەیان دەداتێ خانیان بۆ دروست دەکا ئایا گەر بێت و یارمەتی نەخۆشیەکان دەدا بە چ شێوەیەک کار دەکات ئەم پسپۆریەی خۆی دیاری بکە کاتێک پسپۆری خۆی دیاری کرد بەم پاکێجە دەستە لای کەسێکی دەوڵەمەند کاکە ئێمە ئەم کێسەمان هەیە ئەم پرۆژەمان هەیە ئەم کارەمان هەیە ئەم ئیشەمان ئیشێکی دیاری کراوە ڕاستەخۆ کەسە خاوەن هێز و دەسەڵاتەکە تێت دەگا لە زمانەکە دەگا بۆیە هەڵایە لەم سەردەمە پێشەنگ خۆی بخەزێنێت هەناو هەموو بوارێک ناو هەموو پسپۆرێک پێم سەیرە ینی هەندێک کەس بەڕاستی لەم بوارە ینی کەسێکە سناعی تەواو کردیا دێ لە بواری ئاینی قسە دەکە سناعی تەواو کردیا دێ لە بواری مێژوو قسەی دەکە باشە یان تیزارەی تەواو کردیا بوویتە دەم ڕاست فتوای دەدا ئەمە کەی پسپۆریە ئەمە کەی کارکردنی ئیشی پێشەنگە تۆ کاتێک لە کارێکی خوێرخوازی خوای پەروەردگار ڕێگای دای و هەروە لە پاشەوە لەم کارە خوێرخوازیە کە خەڵک تۆی ناسی بووە پێشەنگ هەر لەم بوارە بمینەوە چ کارت بەشتی تردایە بێ سەری خۆت بخەزێنە ناو فتوا و خۆت بخەزێنە ناو بابەتی علمی کە ئەتوو هیچ شتێکە نەخوێندە لە بابەتی علمی تەنها خۆت پێگەاندوە شت خوێندیتووە ئەو کەسە کە دێ بابەتی زانستی بۆ خەڵکشی دەکات و یان فتوایەک دەبی باگراوەندێکی هەبێ باگراوەندێکی زانستی هەبێ
کەیان بە شێوەیەکی ئەکادیمی ئەم کەسە پێگەیاندرێ یان لە شێوەیەکان لە حوزرێک لە لای مامۆستای معتەبەر ئەم کەسە پەروەردەکرابێت. نمونەی ترمان هەیە کۆمەڵە کەسێکمان هەیە کە پسپۆڕیەکەی خۆی دەگۆڕی بانخوازێکی بەناوبانگە و ئیدی لە پاش بانخوازێکی باشە و خەڵک گوێ لێ دەگری و خەڵک کاریگەریێکی تەواوی هەیە لە پاشەوە دێ دەست بە کاری سیاسی دەکات لە پاشەوە دێ پەرلەمانتاری دەکات ڕاستە خۆ دێ کاریگەری خراپی نێگەتیفی لەسەر بانخوازەکەی دەبی ناتوانانی وەک خۆی لێبێتەوە ناتوانانی بگەڕێتەوە ئاستەکەی خۆی تۆ کە کاتێک پەیامێکی جوان هەبووە لە بانخوازەکەی کاتێک کاری سیاسی دەکەی چ پەیوەندی بە مەسەلەی بانخوازیدای کاری سیاسی هەر یەکەم زار تۆ کاری سیاسی کردبە هەکەس نایناسی بەڵام کاتی کاری بانخوازی دەکەی دووشتی جیاوازن دووشتی زۆر جیاوازن یان پزیکێکی پسپۆریمان هەیە پێشەنگە لە بوارەکەی خۆی لە پاشەوەی دێتە بوارەکەی خۆی دەگۆڕی دێ لە باری ڕاگەیاندن و ڕاستەخۆ کە دێتە بوار ڕاگەیاندن نەک باسی پزیشتی ئەو بابەتانە بکە باسی هەواڵسازی دەکات باسی مێژوو دەکە باسی ئەو بابەتان دەکات کاتە تۆ پێویستە پسپۆریەکەی خۆت کە پێویستە گرنگجیەکی تەواوی پێدا بدەیت ڕاستە هەندێشتەی ئینسان دەخوێنتەوە پێی خۆشەوە مەزالێک لێوەردەگری و کە شارەزایەکی دەبی بەڵام تۆ کاتێک دەین لەم بوارە پسپۆری منە ئەو بوارە دەبی زۆر گرنگجی پێ بدەیت و کاتێکی دەچی لەگە دەوڵەمەندەکان قسە دەکەی کە ئەو بابەتە دەکەیەوە داوای یارمەتی یان لێ دەکەی پێویستە کەسەکەی بەرامبەرت بزانێت تو چی تۆ چی لە چ بواری کار دەکەی ئەم دووشتە زۆر گرنگە کاتێک تۆ مفاتەحەی پەیوەندی دروست دەکەی لەگەر کەسێکی خاوەن هێزدا حتمما تۆ بۆچ لەبەرچیە ئەو پەیوەندی دروست کرد بۆ یارمەتی بدە کاتێک داوای یارمەتی لێ دەکەی داوای ئەوەی لێ دەکەی کە لەکن لەگەر بگری ئەم کەسە دەرێ تۆ بۆچی ئیش دەکەی لە چ بوارێکە ئەو بوارە چیە بۆیە ئەگەر بۆ تو پسپۆریەکە دیار نەبێت لە کارکردنی بانخوازی خاوەندە سەڵات ناتوانانی بتوخێنتەوە مامەڵەت لەگەڵ ناکات بۆیە پێویستە کە کاتێک پەیوەندی دروست دەکەی پەیوەندیەکە لەسەر ڕۆژنایی پسپۆری و تایبەتمەندی بوون بووی خاڵی کۆتایی کە پێنجەم شێوازی گفتوگۆ لەگەڵیاندا ئەوە خاڵە زۆر گرنگە بە چ شێوازێک دەبێ ئێمە گفتوگۆ لەگەر هەموو خەڵێکێک بەڵام بە تایبەتیش لەگەر ئەو کەسانەی کە خاوەندە سەڵات و خاوەن هێزن چونکە مەسەلەی خاوەندە سەڵات و خاوەن هێز هزر و بیرکردنەوە و ڕۆئیا و ئەو بابەتانی جیاوازە لەگەڵ خەڵکدا چەندەها خاڵی جیاکەرەوەی هەیە لەگەڵ خەڵکیدا بۆیە تۆ دەبی فەواریقی وەکو لە علمی نەفس کاتێک باز دەکەم مامۆستایەکە لە شوێنێک دەرزرێتەوە فەواریقی جیاکەرەوەی تاکەیە ئەو کەسە بە شێوەیەک مامەڵەی لەگەر دەکەی ئەو کەسە بە شێوەیە مامەڵە دەکەی بە هەمان شێوە لە واقعی دەرەوەی لە واقعیشدا لە هەر شوێنێکدا تۆ کاتێک مامەڵە لەگەڵ خەڵک دەکەی مامەڵە لەگەڵ خەڵک دەکەی لەسەر ئەساسی جیاکەرەوەی تاچی کەسایەتی کەسەکاندا بەڵام لەوانەیە تەمەشا ئەو کەسانە بکەین کە خاوەندە سەڵات و خاوەن نفوزن ئەگەر بێت و لە بواری ڕامیاریبی هەندێک صیفەتی مشترەکیان هەیە ئەگەر لە بوار ڕاگەیاندی هەندێک صیفەتی مشترەکیان هەیە ئەگەر لە بواری داراییبی هەندێک صیفەتی مشترەکیان هەیە ئەم صیفەتە مشترەکانە ئێمە یان لەلا هەبووان ئەو کەسانی خاوەن هێزن صیفەتێکیان هەیە مشترەک صیفەتێکیان هەیە مشترەک بن کە ئەم صیفەتانەوەی لێ دەکەی ئێمەش بە شێوەیەکی بنچینەیی بە شێوەیەکی بنەما هەڵسوکە و لەگەر چێ بکەیت ئەو کەسانی کە خاوەن هێز و خاوەندە سەڵاتن بۆ یەکەم شت کە دیاریکردنی شێوازی قسەکردن لەگەڵیان حتا خوای پەروەردگار کاتێک موسا دەنێری لای فیرعەون دەرێتی وەقولا لەه قەولا لەینا شێوازی قسەکردنەکەی موسا خوای پەروەردگار لە بۆ ڕێک دەخا کەواتە قسەکردن کاریگەری لەسەر بەرامبەر هەیە هەروەها کاتێک دێشتەکان باز دەکا بە شێوەی پێشنیار بێ بەڕاستی ئینسان خودی ئینسان نەک بە شێوەیەک فرمان لەسەر کەسەکە بکەیت یان وەکو ئەوی بێت تۆ سەر پەرشتیاری ئەوی کاکە لۆ ئەو شتەی ناکەی ئەخە تخواکەی ئەوە وەزعە ئەم هەو خەڵک ئەخە دەوڵەمەندەکان لەوە ئیشی چاکە ناکەن خێری ناکەن بۆی خەڵک وەزعی ئەو هەیە ئەو قسانەی لەگەر بکەیت کەسەکە ڕاستەخۆ لە شوێنی خۆی پێچی لە ناو لە نەفسی خۆیدا یعنی یەکتری دەخواتەوە بەڵکو بە شێوەیەک پێشنیاری لێ بکە بە شێوەی پێشنیار بە شێوەیەک پێشنیاری لێ بکە نەک بە شێوەی ئامۆژگاریش چونکە زۆر جاروی ئەم جۆرە کەسانە کە بە ئامۆژگاری چییە بە ئامۆژگاریەکان تێچیان دەدا یان بە شێوەی وەکو سەرپەرشتیاریکردنی پێویستە ئەو هەبکە پێویستە ئەو هەنەکەی نە بە شێوەی پێشنیار کاکە من شتێکمان هەیە وەڵای پێشنیارمان لە بۆ جەنابەت هەیە ئەگەر بێت و پێت باشە و ڕێی تێدەگوزی ئەو شتانەمان هەیە ئەگەر بێت لە بۆمان بکرێت زۆر باشە کەواتە تۆ پێشنیار دەکەیت هەروە وەرگرتنی ئامۆژگاری لێیان تۆ ئامۆژگاریان مەکە تۆ ئامۆژگاری مەکە چیە ئەو کەسەی
چونکە مەسلەی پێشەنگ کاتێک قسە لە بۆ جەماوەر دەکا با قسە بکە ئامۆژگاری خەڵک دەکا بە شێوە قسە دەکا لە کاتی کۆڕ و کۆبنەوەکە مشکلەک نییە بەڵام کاتێک بە تەنیا لەگەر ئەم زۆرە کەسانە دادەنیشرێ تۆ گوێگر بە ئەو قسە کەربێ بە ئەو قسە بکە بۆی وەرگرتنی ئامۆژگاری لێە کە دەبتە هۆی ئەوە شێوازی گفتوگۆ ئامۆژگاریت با بکە هیچ کێشەی تێدا نیە لەگەڵ یاندام نیشە گوێ بگرە بۆیە دەڵێن بۆی قسەکەرێکی باشبی پێویستە گوێگرێکی باشبی یعنی ئەو کەسە دەتوانێت قسەکەرێکی باشبی ئەگەر بێت و گوێگرێکی باشبی ئەگەر بێت و ئینسان گوێگرێکی باش نەبی کاتە فێرە قسەش نابی کاتێک منداڵێک دەبینین ئەو منداڵە سەرنجامی فێرە قسەی باش نەبی ئەگەر بێت و گوێگرێکی باش بوو ئەو منداڵە لە تەمەنی گچکەی گوێگرێکی باش بوو قسەکەرێکی باش نەبی بە هەمان شێوە لە کۆبنەوەکانیشدا کاتێک کەسێک قسە دەکا تۆ دەتەوێ حەزمیەوە فکرەی بکەیەوە بەرامبەرەکە تێی بگەی مەبەستەکەی چییە؟ کاتێک تۆ دەچی لەگەر ئەم جۆرە کەسانە دادەنیشی کە ڕوئیایەکی تایبەتیان هەیە کە هێزێکیانێ ئەو هێزەوەی لەکردن بە شێوەیەکی زیان لە خەڵکدا بیر بکەنەوە بۆیە لەگەڵیان دامنیشە و گوێ بگرە و تاکو تیان بگەیت تاکو کاتێک دێ وڵامیان بدەیەوە باشە بۆ وەڵامدانەوەی قسەی کەسێک پێویستە گوێگرێکی باش بێ ئەگەر ویستت ئینسان وەڵامی کەسێک بداتەوە پێویستە قسەی بەرامبەرەکەی جوان ببیستێ جوان تێبگە ئینجا دەتوانانی وەڵامێکی تەواوی بداتەوە زۆر جار بێ کەسەکە دانیشتێشنا قسەکەی خۆی تەواو نەکردیە بیرەکەی خۆی تەواو هزرەکەی تەواو تێگەشتن نەخێت تێ نەگەیشتی برایەکەم لێگەڕێ با قسەکەی خۆی تەواوکە ئینجا کاتێک قسەکەی خۆی تەواوکە ئینجا وەڵامی بدەوە بۆی بە وەڵامدانەوەی قسەی کەسێک پێویستە گوێگرێکی باش بێ هەروە بۆ گفتوگۆکردنی باش پێویستە گوێگرێکی باش بێ تا گفتوگۆیەکە ئامانجی هەبێ ئەگەر بێت و گفتوگۆ دەکەیت تۆ لەگەر کەسێکی کە خاوەن هێز و خاوەن دەسەڵاتە پێویستە گوێگرێکی باش بێ تاکو گفتوگۆیەکەت گفتوگۆیەکێکی باش بێ بۆمانەوەی ئەو پەیوەندیەوە کاریگەری هەبێت بەندە لەسەر شێوازی چۆنیەتی قسەکردن ئەگەر بێت و تەوێ پەیوەندی لەگەر ئەم جۆرە کەسانە بەڕاستی بەردەوام بێ ئەوەش هەمووی بەندە لەسەر شێوەی گفتوگۆکردن و هەروەها شێوەی دانیشتن لەگەر ئەم جۆرە کەسانە بتوانی کاریگەری تەواوت لەسەر هەبێت ئینشاءڵڵا لە بەرنامەی داهاتوو باسی پەیوەندیەکان دەکەین لەگەڵ دۆستەکان کە ئێمە لە کۆتا بەرنامەی 76 کە باسی پەیوەندیەکانمان کرد پەیوەندی لەگەر ئەو کەسانی کە خاوەن هێزن لە بەرنامەی 63 باسمان کرد تاکو بەرنامەی 78 تەنها 76 تەنها 67 تەنها کە باسی ئەوە بوو چۆن لەگەر دەسەڵاتەکان مامەڵە دەکەین ئینشاءڵڵا بەرنامەکانی داهاتوو باسی پەیوەندی لەگەڵ دۆستەکان دەکەین چۆن پەیوەندی لەگەڵ دۆستەکان ڕێک بخین لە پاشەوەی باسی پەیوەندی لەگەڵ دوژمنەکان دەکەین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.